دوو تیپی کۆتایی ڕیزبەندی خولی نایابی کوردستان پیشەسازی و دەربەندیخان لە شاری هەولێر و لەسەر یاریگایانەی پیشەسازی لە یاریەکانی هەفتەی 16 بێگەیشتن. لا نیوە یەکەم ئاستی هەردوو تیپ تا ڕادەیەک لە یەکۆ نزیک بوو، نەیانتوانی زۆر لە گۆڵ یەکتر نزیک ببنەوە، هەر بۆیە نیوە یەکەم هیچ گۆڵێکی تێدا تۆمار نەکرا. لا نیوەی دۆم و لاخولەکی 52 محەممەد مەحموود بە هەڵا گۆڵێکی لەسەر خۆیان تۆمار کرد و پیشەسازی کردە خاوەنی گۆڵ یەکەم. لاخولەکی 64 سەنگەر محەممەد ئەنجامەکەی بۆ پیشەسازی دوو هێندە لێکێت. لاخولەکی 73 مەهدی ببڕی گۆڵێکی بۆ دەربەندیخان تۆمار کرد و جیاوازیەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە، بەڵام وەڵامی پیشەسازی خێرا بوو. دوای 5 خولەک سابر ئەمجەد بە ئەسیستی باسڵ مستەفا گۆڵی سێمیشی بۆ پیشەسازی خاوەن ماڵ زیاد کرد و هەموو هاوکێشەکانی یاریەکەی تەواو کرد و یاری بە سوودی پیشەسازی کۆتایی هات. زۆر سپاس بۆ خوای گەورە ئەمڕۆتوانیمان سێ خاڵی زۆر گرنگ بەدەستبێنین. خۆ دەزانی یاریەکە لە نێوان دوو تیپ بوو، هەردوو تیپ لە پلەکانی کۆتایی بوون، یاریەکە بۆ هەردوولا زۆر گرنگ بوو. ئێمە هەموو یاریزانەکان بەڵێنماندا بوو کاگە بمانەوە لە خولی نایابی کوردستان بەردەوام بین، دەبێت یاریەکان ببینەوە بجەنجین. ئێستا 6 یاری ترماماوەر 6 یاری وەکو یاری کۆتاییە، چونکە هێشتا ئەمە لە ڕێزبەندێکی کۆتاییە. ئینشاڵڵا هەمومان یەکدەست بە هەموو هەوڵێک دەدەین بۆ یانەکە لە خولی نایە بەردەوام بی، ئەویش بە پاڵپشتی یاریزانەکان ئینشاڵڵا. وە سوپاسی هەموو یاریزانەکان دەکەم کامڕۆ توانیان یاریێکی زۆر باش بکەن، جەنگاوەرانە یەکدەست توانیان سێ خاڵی زۆر گرنگ بدەین. سوپاس بۆ خوای گەورە. سەرەتا سوپاس بە خوای گەورەم ئەوەی کە بەدەست هاتووە فەزلی خوای گەورە بەداخەوە. ئێمە ڕاستە نەتیجەکانی نادی دەربەندیخان بە دۆخێکی خراپە ڕووی دوایەوە ئێمە کە تیپەکەمان وەرگرت ئەمانزانی دۆخەکە خراپە، بەڵام هەوڵماندا بە پشتیوانی هەموو لایەک و دەستەی کارگەڕی بارودۆخی تیپەکە چاکەین، بەڵام بەداخەوە یاری بۆ یاری بەهۆی کۆمەڵی نەقسەوە لە ڕاستیە تووشی ئاستەنگی بووین. ئەمڕۆ زۆریشمان تەکتیکیێنیشمان کردو کە بتوانین سەرکەوتن بەدەستبێنین، بەڵام بەداخۆ کە نەتیجەکە بە دڵی ئێمە نەبوو لە ڕاستیە، چەند گەمی دۆم بە گوڕوتینێکی باشتر چوینە یاریگاوە. ئەوەی پیاونترا لە ڕاستیە خەلەلمان هەبوو لە مەرکەزەکانە لە هێڵەکانە بەداخەوە. یانەی پیشەسازی دوای زنجیرەیەک ئەنجامی خراپ بەم سەرکەوتنە هەر لە خانەی 11 و پێش کۆتایی ڕیزبەندی مایەوە بە 15 خاڵ و جیاوازی گۆڵ لەگەڵ ڕزگاری دێم. دەربەندیخانیش 5 خاڵی کەمتری هەیە و لە دواوەی ڕیزبەندی یانەکانە و هەنگاو بە هەنگاو لە دابەزی نزیکتر دەبێتەوە. حسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.